من خانەنشین موبایل 52 کاتێک کە خانەنشین کراوم لە 36 2015 دوایی چوومە سەر خانەنشین ئەوە ئەو 6 مانگەیان لێ خواردم. ئێستای ئەم معاشە ئەمان دەنێ معاشی مانگی 11 2020 ئەمان دەنێ هین 11 2020 ئەگەر بمان دەنێ ئەوان ناوێن ناوە معاشی مانگی 3 2022 بەڵام معاشی مانگی 11 2020 ئەم حکومەتە خائینە. مەسئولەکانیان من بە شەهیدەکان ناڵێم بخوالیان خۆش بێ، بەڵام هەمویان خائین، خاک فرۆش، نیشتمان فرۆش، گەل فرۆشن، هەتا پێیان کراوە خزمەتی وڵاتە ئەقلیمیەکانی دەوروبەرەکەن و جاسووسی و جاشایەتیان بۆکەن، نە خزمەتی گەلەکەن و نە خزمەتی نیشتمان. ئەمانە بۆگەن و بێئەخلاقن کە ئیسال نەسەر حکوم خاسەتەن مەسئول و کاربەدەستەکانیان. ئێستا ئەڵێ پارە لە ژوورۆیە، وەرەقەیەکیان داوینەتێ یەکی ڕقەمێکیان لێ نووسیە و مۆریە بڕۆن بەیانی بێنەوە، بەڵام زەلام هێتە دەرۆڵێ بە قورعان پارە لە ژوورۆ هەیە و هەیە پێمان ڕابێرن، گاڵتەمان پێکەن، ئیهانەمانەکەن. ئەمە حکومەت نییە و حکومەتاتیان بۆ ناکرێ. ئێستا ئەوانەی عێراق کە عەرەبەکان لێرن بە کار ئەڕۆن معاشەکەی خۆیان وەرەگرن نەخت و نە ئاوا خەڵکە مرێ و نە خەڵک برسیە و نە خەڵکتینە. من لە سعات نۆی بەیانیوە دانیشتوم تا ئێستا. ئەم حکومەتە ناتوانێت حکومەتاتیکە وازیشمان لێ نایەنێ و حەقیشیانە ئەگەر خەڵکەکە ڕاست بکە بە هەمی هەڵاسێ بەرامبەریانە ئەیسە پێویستە ئێمە حەچی پەنجەرە و دەرگایە بیشکێنین لەوێ، بەڵام ئەوەتە گەشتی بێدەنگ هەیتر ئەوانش ئەواکەن. سوپاسانەکەم و بەخێر بێن.